گفتوگۆی زیاتر دەکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز کرمانج عوسمان پسپۆری تاوانێنە و دەوڵەتیەکان لە ستۆدیۆ لەگەڵ من ئامادەیە کا کرمانج زۆر بەخێربەی. بۆچی پرۆسەی قەرەبووکردنەوە و داوای لێبوردنکردن لەلایەن عێراقەوە بۆ هەرێمی کوردستان هێندە دواکەوتووە 41 ساڵ تێدەپەڕێ بەسەر شاڵاوی ئەنفالدا؟ بەڵێ سەرەتا سەری نوازش بۆ قوربانیانی تاوانەکانی جنۆساید بەدەخەوە کە ڕژێمی دیکتاتۆری زۆر بە شێوەیەکی درندانە ئەو تاوانانەی ئەنجامدا لە ڕاستی ئەو بابەتە پاکەجێکی زۆر گەورە و فراوانە یەک لە خاڵەکانی بریتێ لە قەرەبووکردنەوە یەک لە خاڵەکانی بریتێ لە لێبوردن بەڵام خاڵی زۆر فراوانتر و زۆر زیاتریش هەیە ئێمە بینیمان لە راپۆرتەکە کە باسی گۆڕەکان کرا کە ناوی لەسەر نییە ئەوە مانای ئەوەیە کە تاوەکو ئێستا حکوومەتی عێراق مقەسیرە کەم تەرخەمە بەرامبەر تەنانەت بە دۆزینەوەی ڕووفاتەکان و بەدابینکردنی تەکنەلۆجیا و بودجەی سەردەم بۆ مەسلەی تستی DNA و دۆزینەوەی ڕووفاتەکان لەبەرەوەی پرۆسەکە گەورەیە ئێمە دەبینن قوربانیان و ئەو کەسانی کەوا شەهید بوون لە تاوانەکانی جێنۆساید زۆر فراوانترین لەوانەی کەوا ڕووفاتەکانیان گەڕاوەتەوە زێدی خۆیان بۆیە پێویستە بە شێوەیەکی زۆر فراوانتر باسی ئەو بابەتە بکرێت. حکوومەتی عێراق بە شێوەیەکی گشتی لە ساڵی 2005 کەم تەرخەمە بەرامبەر بۆ بابەتە و چێڕوانینی وی جیاوازە ئێمە ئەو تاوانانەوا دەبینین بریتە لە بەشێک لە ئاشتەوایی لە دوای پرۆسی دیکتاتۆریەت لە عێراق لە نێوان هەرێمی کوردستان و عێراق واتە تحقیقی عەدالەتە دەبێت ئەو بابەتە تحقیقی عەدالەتی دابێت دادپەروەریتی دابێت تحقیقی عەدالەتیش لەو تاوانانە دەبێتە دوو ڕەگەزی ئەساسی ڕەگەزی یەکەم قەرەبووکردنەوەی قوربانیەکانە کاواتە قەرەبووکردنەوەی مادیان معنەوی بی و ڕەگەزی دووەم دادگایکردنی تاوان بارانە واتە تاوەکو ئێستا ئەگەر کۆمپانیانی و دەوڵەتەکان بن چەکیان بە ڕژێمی دیکتاتۆری دابیان ئەو کەسانن کەەوە هاریان کردی دەبی ئەوانە بدرێنە دادگا بینیمان بەداخەوە پرۆسەی دادگایەکە هەوڵدراکەوە دادگایەکە بچوک بکرێتەوە دواتر زیاتر بچووکراوە چەندین کەیس و دۆسیە هەتا ئێستا لە بەغدا کە کەم تەرخەمی تێدا دەکرێت بۆی دادگایەکە دۆسیەکان نەگلاکاتەوە ئەوە دەبینین لە ڕووی دادگایکردنی تاوانباران کەم تەرخەمی هەیە و خاڵی دوێمیش قەرەبووکردنەوەی قوربانیان لە ڕووی مادی و معنەوی ئێمە دەبینین تاوەکو ئێستا دەڤەری بارزان حکوومەتی عێراق چ بودجەیەکی دیاری نەکردو بۆ دووبارە ئاوادانکردنەوەی دەبڕی ئەوان تێکیانداوە هەوڵێک هەیە لە عێراق بۆەوەی کە ئەم بابەتە بەیەک جاری بنبەست بکرێت و باسی لێوە نەکرێت؟ حکوومەتی عێراق بە شێوەیەکی گشتی ئەو شتەی نییە و ئەو بابەتە زۆرجار بە بابەتی سیاسی دەبەستێتەوە ئێمە دەبینین مەسلەی تاوانە نێودەوڵەتەکانی وەکو ئەنفال مەسلەی مادەی 140 هەر کاتێک ئەگەر نێوانی سیاسی هەرێمی کوردستان و عێراق تۆزێک ساردی تێبکەویت ئەوانش ئەو بابەتانش دێنە ناوەوە بابەتەکان تێکڵاو دەکەن ئەو بابەتانە لە ڕاستیدا بابەتی مرۆیین و ئەو تاوانانەی کە ڕژێمی پێشوو ئەنجامی داوە تاوانی نێودەوڵەتین بە هەموو شێوەیەک تاوانی نێودەوڵەتین و یەک تاوانین بەڵکو سێ تاوانن تاوانی جێنۆسایدە و تاوانی جەنگە و تاوانی جر بە مرۆڤایەتی و مافەکانی مرۆڤە بۆیە حکوومەتی عێراق ئەگەر ببینین چەندین ساڵ کە میزانیە و بودجەی ساڵانە دادەنرێت بۆ نمونە ئیدارەکردنی میزانی عێراق بە شێوەیەکی گشتی هیچ بڕگە و فەقرەیەک بە شێوەیەکی تایبەت داناندرێت بۆ قەرەبووکردنەوەی ئەو تاوانانە و هەر کاتێک ئێمە باسی ئەو تاوانانە دەکەین ئەوان دیسان لەولاوە باسی تاوانی تر دەکەین بۆیە حکوومەتی عێراق کەم تەرخەمە دەکرێت هەوڵێکی باش بدرێت بۆ دانانی یاسایەک و لە یاساکە بە ئاشکرا باز لە قەرەبووکردن بکرێتەوە چونکە ئەو جێگەی کەوا بڕیاری قەرەبووکردنەوە دەدا دادگایە واتە دەبێت هەموو ئەو دۆسیانە لە دادگا لە بەغدا یەکلا بکرێتەوە لە ڕووی تاوانکاری دواتر لە ڕووی مەدەنی بابەتی تەعویزات و قەرەبووکردن یەکلا بکرێت. کا کرمانج ئەوەی لەسەر هەرێمی کوردستانە بیکات چی ماوەکە بیکا وەک ئێستا کەمێک بەر لە ئێستا عەبدوڵڵا حاجی مەحموود وەزیری کاروباری شەیدان و ئەنفال کراوان گوتی کە ئێمە هەموو داواکاری یاساییەکانمان پێشکەش کردووە چیتر ماوەکە هەرێمی کوردستان ئەنجامی بدات بۆ ئەم بابەتە؟ ئەو داواکاریانە چوتە بەغدا کوردستان پێویستی بە لۆبی بەردەوامە لەسەر ئاستی ناوخۆ نێودەوڵەتی چ داواکاری کە پێشکەش دەکەی ئەگەر بینیت ئیستیجابە وەڵام دانەوەیکی باش نەبوو تۆ دەبی بە بەردەوامی جەخت بکەوە ئیستیجابە بکەوە خاڵی یەکەم زۆر گرنگە خاڵی دووەم مەسلەی ئەرشەفە و دوکومنتکردن لەسەر ئەو تاوانانە زۆر گرنگە دەبی بە بەردەوامی ئەرشەفە بکرێت و تاوان ئەو تاوانانە بە دوکومنتی بکرێت لەسەر ئاستی ناوخۆ ستانداتی نێودەوڵەتی خاڵی سێم لە بیر نەچوونەوە لە زاکیرەمانەوە و لە یادەوەری ئەو بابەتی ئێستا بۆ نمونە تەلەڤیزیۆنەکەی بەڕێستان کەەوە مەڕاستیمێکی درودرێژی بۆ ئەو بابەتەدانەوە بەشێکی گرنگە لەسەر ئاستەکانی تریش لەسەر ئاستی زانستی توێژینەوە لەسەر ئاستی هوەری کەواتە ئەو لۆبیکردنە پێویستە بەردەوام بێت لەبەر چ بۆی دەگەی مافی خۆمان ئەو مافەش مافی مثلەن حکوومەت هێرم کە داوای دەکا داواکاری و دەنجی قوربانیانە دەگەێنێتە بەغدا یعنی ممکنە حکوومەتی بەغدا بڵێ و حکوومەتی هەرێم داوای ئەو بابەتە دەکا حکوومەتی هەرێم
بە ئەرک و واجبی خۆی هەڵدەستیت بە تایبەتی وەزارەتی شەهیدان و کاروباری ئەنفال کراوان کە داواکاری خەڵک دەگەێنێتەوە کەواتە لە دیفاکتۆ لە حەقیقەتدا داواکاری قوربانیەکانە نەوەک داواکاری موسسەیەک یاخود دامەزراوەیەک بەڵکەوە ئەرچی ئێمە هەمومان کاری لەسەر بکەین بۆیە کاری زۆر باش و جدی دەوێت عێراق لەسەر هەموو کاتێک باشتر لە ڕووی دارایی و لە ڕووی بابەتەکانی تر دەتوانی هاوکاری ئەو بابەتە بکات چکە بەڕێستان دەزانن کەەوە یۆنامی یونیتاد و چەندین دامەزراوەتی نێودوڵەتی وا عێراق بەجێ دەڵێن لە بەروی عێراق بارودۆخی باشترە کەواتە ئێستا عێراق دەبی خاوەندارێتی ئەو کەیسە بکە چونکە قەرەبووکردنەوەی تاوانەکانی ئەنفال ڕاستە مافی قوربانیانەکە داوای دەکەن بەڵام لە هەمان کات ڕگەزێکی گرنگی ئاشتەواییە لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق بۆ پرۆسەی دوای جەنگ کە بریتە لە عێراقێکی تازەی دیموکراسی. باشە کاکرمانج ئێستاوا پێدەچێت کە نێوانی هەرێمی کوردستان و بەغدا باشتر بێ هەنگاوی باشیان بڕیوە لە زۆر بابەت داخەری کە دەگەنە تێگەشتنێکی تەواو لێک تێگەشتنی تەواو پێتان وایە کە لەم قۆناغەدا ئەم بابەتەش دێتەوە بەرباس و ینی بەرەو پێش دەچێت هەنگاوەکانی خراپتر دەبن؟ دەتوانم بڵێم ئێستا باشترین کاتە بەوەی ئەو بابەتە بەجددی باسی لەوە بکرێت بە تەفاهمی نوێنەرایەتی گەلی کوردستان خەڵکی کوردستان لێرە لە بەغداد جا لەسەر ئاستی پەرلەمان یان حکوومەتی عێراق یان تەنانەت لەسەر ئاستی دامەزراوەکانی تریش ئێمە لە عێراق چەندی دامەزراوی تریشمان هەیە کەەوە نوێنەری هەرێمی کوردستان لەوێ بەشداری دەتوان بکەن کاتێکی زۆر باشەکە بکرێت باس لەو بابەتە بکرێت و ئەو بە نێودەوڵەتیکردنەی کە هەرچەندە دەبواە دادگاکی نێودەوڵەتی سەرانی ڕژێمی دیکتاتۆری لە دادگا بدا لەبەر ئەو تاوانانی ئەوان کردیان تاوانی نێودەوڵەتین بەڵام ئەگەر لەسەر ئاستی ناوخۆش بوو بەڵام دەکرێت کار لەسەر ئەو بکرێت کە هەمیشە بە نێودەوڵەتی ببینێتەوە. ئەگەر بە کورتی وەڵامە بیتەوە سپاس دەکەم وەکو پسپۆڕێکی تاوانە نێودەوڵەتیەکان پێم بڵێ کە هەرێمی کوردستان چەند پاڵپشتی نێودەوڵەتی هەیە بۆ ئەم بابەتە؟ هەرێمی کوردستان لە سەرەتاوە تاوەکو ئێستاش پاڵپشتی نێودەوڵەتی هەیە بەڵام لەسەر ئاستی نێودەوڵەتی لەبەر ئەوەی تاوانی تازە و لە هەمان کات حەدەسی نوێ دێتەکەوە بۆ دەبینین هەندێک جار ئەو بابەتانە لەبیر دەچێتەوە بۆ نمونە کاتێک کە باس لە تاوانەکانی جنۆسایدی داعش دەکرا بەرامبەر بە ئێزیدیەکان لە 10 ساڵی ڕابردوو حزورەکی زۆری هەبوو لەسەر ئاستی پەرلەماناتی دنیا و حکوومەتەکان بەڵام دەبینین ئێستا کە شەڕی ئۆکرانیا هات و شەڕی ئیسرائیل و فەڵەستین هات هێدی ئەو بابەتانە زۆر باز ناکرێت بۆیە پاڵپشتینی دەوڵەتی ئامادە و باشە بەڵام بە هەمان کات دەبێت ئێمە بە بەردامی کاری لەسەر بکەین بۆی قەت لەبیر نەکرێت چونکە لەبیرکردنەوەی ئەو تاوانانە زەربەیەکی تری گەورەتر دەبیت لەو دۆسیەیە. زۆر سپاس دەکەم بەڕێز کرمانج عوسمان پسپۆڕی تاوانە نێودەوڵەتیەکان زۆر بەخێر بێت. سپاس ڕێز سپاس.